سڵاوتان لێبێ لە بەرنامەی سۆراغەوە. ئەم جارە بابەتێکی تەندروستیمان دەستنیشان کردووە تاوەکو سۆراغی بۆ بکەین. وەک لای هەمووتان ئاشکرایە کە ئێستێمە لە وەرزی پاییز و زستان داین و لە وەرزی سەرما و سۆڵە داین. کۆمەڵێک لەو پەتاوەرزیانی کە ساڵانە هاوڵاتیان تووشی دەبن و هەندێک دەڵن پەتایە، هەندێک دەڵن ڤایرۆسە و لەگەڵ گۆڕانکاریەکانی ژینگە و هاتنی ڤایرۆسی کۆرۆنا لە ساڵانی ڕابردوو ئێستا خەڵک بە جۆرێکی دیکە دەڵێ ئەمە پەتانیە بەڵکو جۆرێکە لە کۆرۆنا چونکە زۆر زەحمەتە و تێپەڕاندنی لەسەر لە شولاری هاوڵاتیەکە ئەستەمە. دەمانەوێت سۆراغێکی تەندروستی بکەین و کەسانی پسپۆر وەربگرین و پزیشکی تایبەتمەند لەسەرم بابەتە قسەمان بۆ بکەن، پێمان بڵن کە نیشانەکانی چین و دەبێت چۆن خۆمان بپارێزین و کاتێک توش دەبین چارەسەرە تەندروستیەکان چین کە بە زوویی لە شولاری ئەو کەسە سوودی لێ وەربگرێ. هەروەها لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی قسە دەکەم، بزانم ئامادەکاریەکانن بۆ مۆرزەچی بۆ سەبارەت بەم بابەتە و دەرمانی پێویست و خزمەتگوزاری پێویست لەبەر دەستدایە و هەروەها تا چەند خۆیان ئامادەکردو بۆی کە خەڵک و هاوڵاتیان بە خێرایی چارەسەر بکەن لە نەخۆشخانەکاندا و بەگشتی لە نێو بەرنامەکە ڕەنمایی دروستان پێدەدەین تاوەکو تا بتوان خۆتان بپارێز خۆ ئەگەر تووشیش دەبیت ڕێگە چارە تەندروستەکان بزانن چیە بۆی بەزووی چارەسەر من لەگەڵمان بن لە سۆراغ. هاتوومەتە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلەیمانی لەگەڵ دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی قسە و گفتوگۆ دەکەم سەبارەت بە ڕێکارە ئیداریەکان و ئەو پاڵپشتیانی کە پێویستە بکرێت بۆ نەخۆشخانە حکومیەکانی سلەیمانی تاوەکو لەم وەرزەدا ڕوبەڕووی ئەم پەتایە ببنەوە پێکەوە بینەری گفتوگۆکەمان بن. ئامانجی بەرنامەکە دیارە خۆ دەزانیمانی لە وەرزی سەرمایە ئێستاش خەڵک تا ڕادەیەکی زۆر گرفتارە بەدەزەم جۆرە پەتا و ڤایرۆسانەوە ئەگەرچی بە زمانە باوەکەی خەڵک ئەڵێ زۆر زەحمەتە و لەواچێک کۆرۆنای گۆڕاوە بێ و قسە و باز زۆرە، بەڵام ئەوی پرسیارەکانم بۆ جەنابە زیاتر ئیداری لەوەی کە ئامادەکاریەکانی تەندروستی سلێمانی چییە بۆەوەی کە خەستخانە و نەخۆشخانەکانمان لە ڕۆی بابەتی دەرمان و پێداویستی و پشکنین و ئەوانەوە ئامادەکرابێ بۆ ئەو مەرزە. بەڵێ بەخێر بێن سەر چاو. دیارە ئەم بابەتە بابەتێکی گەرمە ئێستا لە ناو هاوڵاتیانە. ئێمە هەموو وەرزێکی پاییز کە سەرمایەکی وشک و کەمی باران زۆر چانسی بڵاوبوونەوەی پەتای وەرزی هەیە. ئەم پەتاوەرزیە هۆکارەکەی ڤایرۆسە. ئەجا ئەم ڤایرۆسە لە ساڵانی پێش ئێستا چەند ساڵێک پێش ئێستا لەوەچێت لەو جۆرە ڤایرۆسانە بوو بن کە خەڵک بەرگری لەشی هەبوو بەرامبەریان و بەرگری لەشی مرۆڤ زۆر بە ئاسانی ڤایرۆسەکانی ناسیوەتەوە توانیوێتی کۆنتترۆلی بکات و نەخۆشیەکە زۆر بە گرانی با بڵێن لەسەر هاوڵاتیەکە دەرنەکەوتووە. بەڵام لە ڕاستیدا ئێستا بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و جۆرەکانی ڤایرۆسی کۆرۆنا و چەند ڤایرۆسێکی تر کە تێکەڵاو بوون بەڕاستی وای کردووە خۆشتانەزانن وشکە ساڵی مەسەلەن ئەو سەرمایە وشکەی کە هەیە لەگەڵ نەبوونی تەڕایی وای کردووە کە چانسی بڵاوبوونەوەی ئەم پەتایە زۆر زیاد بێت و لەبەرەوەی جۆری ڤایرۆسەکان جۆری جیاوازن و ئەو بڵێن بەرگری لەش بە ئاسانی ناسێتەوە. بۆیە ئەمە وای کردووە کە نەخۆشیەکە بەهێز دەرکەوێت لە ناو نەخۆشەکانە و بە ئاسانی چارەسەر نەکرێت. و ئێمە بڕێک لە ڤاکسینیشمان وەرگرتووە لە وەزارەتی تەندروستی عێراقەوە، ئەوەش هاوڵاتیان ئەتوانن لە کاتی ئەوەی کە توش نەبوون لە کاتی ئاساییە بەکاری بێنن بۆ ئەی سوودی لێ ببینن بە تایبەتی ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە زوو تووشی پەتای وەرزیە بن و پەتای وەرزی شتێکە لە هەموو دنیاە ئەم پەتایە هەیە و نابێ هاوڵاتیان قەلق بن لی، بەڵام پێویستەکە ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن. ئێرە نەخۆشخانەی ئەڵمانیە بۆ چارەسەری نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسە. هاتوومەتەم نەخۆشخانەیە و لەگەڵ دکتۆر فەریدون بەڕێوەبەری نەخۆشخانەکە قسە دەکەم وەک پزیشکێکی بە ئەزموون تاکو بزانین ڕێنمایی چییە بۆ هاوڵاتیان لەو کاتانەی تووشی ئەم پەتا و ڤایرۆسانە دەبێت. با سەرەتای پرسیارەکانم هەر بۆ بێ وەکو پزیشکێکی بە ئەزمۆن
گزارش تێکم بۆ بکە یاخود پێناسەیەشی ئەم پەتاوەرزیانم بۆ بکە کە ساڵانە لەم وەرزەدا خەڵک پێوەژیرۆدا بێ. بەڵێ خۆی پەتای وەرزی بە پێی وەرزەکانە گۆڕێ کە ئێستا تۆڵی پەتا ئەو نەخۆشیانە ئەگرێتەوە کە بە شێوەیەکی بەربڵاو لەو کاتانەیە تووشی هاوڵاتیانە بێ هەرێکە بە پێی وەرزەکەی خۆی لەم وەرزەیە کە ئێستا ئیتر بەرە وەرزی سەرما و زستانە چین هەموو ساڵێک لە هەموو دنیاشە هەروایە ئەم نەخۆشیە جۆرێک لە نەخۆشیەکانی بە تایبەتی کۆئەندامی هەناسە ئەوانە زیاکەن بەهۆی هەندێک هۆکارەوە بێتە هۆی بڵاوبوونەوە لە ناو هاوڵاتیانە. پەتای وەرزی بۆیە ناوێنە وەرزی چونکە زۆربەی جار لەو وەرزەیە دروستە بێت کە پێوەی ناسراوە لە هاوینە پەتای سکشون زۆر بڵاو بێتەوە بە تایبەتی لە مناڵانە لەم کاتانەیە یاخود لە بەهارە ئەو پەتایانە بڵاو بێتەوە کە زیاتر پێویستن بە کۆئەندامی هەناسەوە و پێوترێ پەتای وەرزی. جۆری زۆرانی جۆری زۆرە بەڵام هەمویان تقریبن ئەو نیشانە و شتانی کە هەیەە زۆربیان لە یەگەچێ بەڵام هۆکارەکەی جیایە هەندێک هۆکاری بۆ نمونە ڤایرۆسیە هەندێک هۆکاری بۆ نمونە بەکتریایە هەندێکیان بەهۆی حساسیت و ئەو حاڵەتانەوە دروست دەبنەوە پێی کەسەکان ئەگۆڕێ بەڵام کەوت پەتا ئەو نەخۆشیانەگرێتەوە کە بەهۆی میکرۆبەوە جا میکرۆبەکە ئایا ڤایرۆس بێ ئایا بەکتریا بێ ئەوانە دروست دەبێت و لە ئەنجامە بە شێوەیەکی خێراوە بەربڵاو بەناو خەڵکە بڵاوێتەوە. هاتوومەتە نەخۆشخانی شار کە نەخۆشخانەیەکی گشتی حکومی و خزمەتگوزاریە تەندروستیەکان پێشکەشی هاوڵاتیان دەکرێت. لێرە لەگەڵ دکتۆر گۆران گفتوگۆ دەکەم وەک پزیشکێکی هەناوی و کە ڕۆژانە چارەسەریە و نەخۆشانە دەکات کە ڕوو دەکەن نام نەخۆشخانەیە تاکو بزانم ڕۆژانە چەند کە سەردانی نەخۆشخانی شار دەکەنەوە و خزمەتگوزاریانە چین کە لێرە پێشکەش دەکرێت. جەنابە پزیشکی لە نەخۆشخانەی شارۆ بە تایبەتیش لە بەشی فریاکەوتنی خێرا و تەواری لەم سەروەختەی کە ئێمە بەڕاستی کۆمەڵێک نەخۆشی باومان هەیە کە خەڵک زۆر تووشێ بن ئەو کەسانی کە دێنە نەخۆشخانەی شار ئەو فریاگوزاری سەرەتایانە چییە بۆیانەکەم بە تایبەت ئەو کەسانی کە تووشی ئەم پەتاوەرزیانە بن. سەرەتا دەستخۆشی بۆ ئێوە زۆر سپاس. ئەو نەخۆشانەی کێن ئەگەر ئێمە وەکو پەتا حسابیان بکەین ئەتوانین بیانکەین بە سێ گروپەوە ئەوانەی کێنە نەخۆشخانە. هەندێکیان ئەوانن کە وەکو پەتایەکی وەرزی بە شێوەی گیانئێشە و بەرزبوونەوەی پلەی گەرمای لەش و لەشدا هێزران هەندێک جان لەوانەیە پژمە و هەڵامەت و کۆکە ئەوانی لەگەڵا بێ بە تایبەتی ئەوانیان کە هیچ نەخۆشیێکیان نییە ئەمە ئەو شێوە زۆر باوەکەیە کە لەناو خەڵکایە. هەندێکیان لەوانەیە بە نیشانەکانی کۆئەندامی هەرس بە هێڵن جوڕ شانە و سکچوون ئەمانە زیاتر ڕۆکەنە نەخۆشخانە و جۆری سێمیان کە لە هەمویان با بڵێن قورسترە و یەنە نەخۆشخانە ئەوانن کە نیشانەکانی پەتای وەرزی ئەگرن بەڵام خۆیان لە بنەڕەتدا چەند نەخۆشیێکیان هەیە بۆ نمونە لەوانەیە سیستی ماسوولکەی دڵیان نەخۆشی دڵی درێژخایانیان هەبێ شەکریان هەبێ یان بەرزبوونی پستانی خوێنیان هەبێ کۆنتڕۆڵ نەکرابێ ئەو نەخۆشانەی کە چاندنیان بۆ کراوەتر چاندنی جگەر بێ گورچیلێ بێ یان هەر ئۆرگانێکی کە بێ ئەو کەسانەی کە سستی گورچیلیان هەیە و شتنی گورچیلەوەتە خەسلیان بۆ ئەکرێ یان ئەو نەخۆشخانەی کە بەرگری جەستیان بە هەر هۆکارێ بێ دابڵزی بێ یاخود بە کۆی بەکارهێنانی دەرمان یان بە هەندێکیان ناوانەیە نەخۆشی شەرپەنجیان هەبێ و چارەسەری کیمیایی ئەمانە ئەو جۆرانن کە یەنە نەخۆشخانە. جۆری یەکەم ئەوەی کەوتمان کە وەکو شێوەیەکی شتێکەیە ئەوانە چارەسەری سەرەتاییان بۆ ئەکرێم و هەندێک ڕێنماییان پێ ئەوترێت و پێویست ناکات لە نەخۆشخانە بمێنەوە. جۆری دووەم و سێەم گروپی دووەم و سێم ئەوانن کە زۆرجار لە نەخۆشخانە ئەمێننەوە بۆ نمونە ئەوانیان کە سکچون و ڕشانەوەیانە چارەسەری سەرەتاییان بۆ ئەکرێ شلەمەنی پێویستیان پێ ئەدرێ پاشان بە دوواداچوونیان بۆ ئەکرێ و ئەو کاتە پۆلێ نەکرێن کە ئایا پێویستەکە بمێننەوە یا بنێرنەوە. هاتوومەتە تاقیگەی ناوەندی بۆ پشکنینە گشتیەکان کە لە شاری سلەیمانی هاوڵاتیان سەردانی دەکەن و لێرە بەشێکی زۆری و پشکنینانە ئەنجام دەدرێت کە پزیشکان بۆ نەخۆشەکانی بە پێویست دەزانن. لێرە لەگەڵێکێک لە پزیشکەکانی ئەم تاقیگەیە گفتوگۆ دەکەم تاکو بزانم ئەو پشکنینانە چین کە پێویستە نەخۆشەکان دوای توشبوون بەم جۆرە پەتایانە بیکەن یاخود ئەو کەسانە کێن کە پێویستە دوای توشبوون بەم پەتا ڤایرۆسانە پشکنین بکەن. ئەکرێ پێم بڵێ ئەو کەسانی کە تووشی ئەو نەخۆشیانە دەبنیان تووشی ئەم جۆرە پەتایانە بن لە مەرزەدا لە دوای توشبوون بەم نەخۆشانە ئەو پشکنینانە چین کە پێویستە بیکەن یاخود کێن لەوانی کە گرنگە دوای نەخۆشکەوتنیان پشکنین بکەن.
طبعا ئەم پەتاوەرزیە ساڵانە ڕوئەیە لە وەرزی پاییز و لەگەڵ زستان زۆرترە ئەم پەتایە بڵاو بێتەوە ناو خەڵکدا بە نسبەت ئەوەی کە هیچ پشکنینێک هەیە کە پێشوەختەیان لە کاتی ڕوودانی ئەم پەتاوەرزیە بکرێت بۆ توشبۆکان خۆی ئەم پەتایە زۆر بەربڵاو ئەبێت بەهۆی گواستنەوەی لە نەخۆشێک بۆ نەخۆشێکی تر بە تایبەتی بۆ ئەو کەسانە بێ زۆر ئاگاداری خۆیان بن کە تەمەنیان زۆرە یا خەڵکی دووگیان یا مناڵانی بچووک ئەمانە زیاتر توش ئەبن یا ئەو کەسانی کە نەخۆشی ڕەبوو یا نەخۆشی درێژخایەن نەخۆشی دابەزینی بەرگری لەش ئۆتۆئیمینەکان ئەو کەسانی کە گورچی لەیان سستە ئەو کەسانی کە نەخۆشی دڵیان هەیە ئەو کەسانی کە لە خێزانەکانە بەتەمەنن لەبەروی ئەم نەخۆشی ڤایرۆسێکە تووشە بێت زۆر بە ئاسانی ئەگوێزرێتەوە لە ناو تاکەکانی کۆمەڵە بۆیە لەسەر ئێمە پێویستە کە ئاگاداری خۆمان بین ناتوانین بڵێن ڕێگەیەک هەیە کە بتوانین توش بۆ ڤایرۆسە نەبین ئەوە شتێکی مەحاڵە بەڵام ئەبێ شتێکی وا بکەین تووشیش بین تۆزێ بە ئاسانتر بیگرین و ماکەکانی زۆرتر نەبێ بڵێن کۆمپلیکیشن نەکان نەخۆشیەکە لە ڕێڕەوی سەرەوەی هەناسەوە بڕا بۆ ڕێڕەوی خوارە و تووشی نیمۆنیای بکە و نەخۆشەکان تووشی حاڵەتی خراپتر بن و داخڵکرێن لە ناو نەخۆشخانەکان لەبەرەوە ئەو کەسانەی کە ئێمە لە کاتی توشبوون بۆ نەخۆشیانەیە کە هەست بە بڵێن هەست بە نیشانەکانی ئەکەین کە نیشانەکانی وەکو هەموو ئاگادارن قورگێش هەیە هەڵامەتە هەندێک جار کۆکەی وشکە تا لە هەندێک نەخۆشە هەست ئەکات هەموو گیانی دا ئەهێزرێ زۆر بێهێز و لاوازی ئەکا خواردنی بۆ ناخورە ئیتر ئەمە لە کەسێک و بۆ کەسێکتر نیشانەکانی ئەگۆڕێ. لەگەڵ دکتۆر کامران قەرەداخی وەک پزیشکێکی بە ئەزمون لە نەخۆشیەکانی سنگ قسە دەکەم و هاتوومەتە کلینیکە تایبەتیەکەی تاوەکو بزانین بۆچی ئێستا و کەسانی تووشی پەتاوەرزیەکان دەبن بە زەحمەت تێدەپەڕێنن ئایا سروشتی ئەم پەتایە گۆڕاوە و هەروە پێشنیار و ئامۆژگاریەکانی چین بۆ کەسانەی کە توش بەم جۆرە پەتاڤایرۆسانە دەبن. دەکرێت پێم بڵێیت ئەم پەتاوەرزیانەی کە هەیە ئەنی بە کورتی پێناسەیەکم بۆ بکەیت و هەندێک جار خەڵکانێکیشەن وەک ترسێک لێ ترسەنیان تەسلیمی ئیرادەی پەتاکە بن ئەمە چۆنە و سروشتی ئەم پەتایە چۆنە؟ زۆر سپاس ڕێزمە بۆ خۆتان بۆ بینەر و جۆگرتان تاوان کە ئەڵین پەتا مەبەستمان تاوان هەموو بە شێوەیەکی گشتی لە جیهانە پێوتێ پەتای پاییزە ئەم پەتایە 5 مانگی ڕێکە ئەکاتە 150 ڕۆژ لە مانگی دەوە دەست پێەکە تا مانگی 3 ئەم پەتایە لە 185 ڤایرۆسە لە 115 غێری ڤایرۆسە ئەنی بۆی ئەو کەسانی گوێیان گرتووە لە سروشتی پەتا تێ بگەن ئەم ڤایرۆسانە ئێستا بە پێی سەرژمێریەکان لە بەریتانیا و لە ئەمریکا و لە سکەندیناڤیا لە 6 بۆ 8 کۆرۆنا ڤایرەسە لە 100 کەس کە ئەم پەتایە ئەگرێ 8یان کۆرۆنا ڤایرەسە بۆ نمە 5یان شتێکی ترێ پێوتێ ڕاینۆ ڤایرۆس هیچتیان پێوتێ ڕیسپارەتەری سینسیش ئەنی لە 180 ئەمانە هەمووی لەم فەسڵە بڵین ڤایرۆسە باقێکی تری تێکەڵەیە لە جەو گۆڕین هەوا گۆڕین هەموو گۆڕینێکی هەوا تەسیل لە بۆ نمونە پەردەی بۆری هەوا ئەکا پەردەی بۆری ئەوە حەساسە بێ بەچی بە گەرما و سەرما لەو کاتە کە گەرما و سەرما ئەبێت لە دووشت دروست دەبێت یەکێکیان ئەوەیە کە پێوتێ حەساسیتێکی فەوق العادا کە لە بۆری هاوسیەکانە دروست دەبێت و مادەیەک ڕژێ پێ ئەوترێ بۆ نمونە پێوتێ هیستامین و برەیدیکاین ئەمانە یەکسرە کۆچێ کە ئاکۆچێ لەو پەردەیە سوور یعنی بڵین سیستەمی مەناعی ئینسانەکە تێگەچێ ئەمەیان پەیوەندی بە ڤایرۆسەوە نیە بەس تەنها گۆڕینی ئاوهەواکەی هەنێکی تر هەیە لەم فەسڵە بەهۆی سەرما و حەساسی زیاکە ئەمەشەوە جۆرێکی ترمان هەیە کە پیانەوتێ نەخۆشی درێژخایەن جا نەخۆشی درێژخایەنەکان هیسیەکان بێ ئۆرگانەکانی تر بێ بە شێوەیەکی گشتی ئەمانە لەگەڵەوەی دەرمانی مەناعیان کەمە ئەمانەش تووشی ئەو نەخۆشیانە ئەبن بە شێوەیەکی گشتی نەخۆشیەکانی پەتا ئەکرێ بە دوو بەشەوە بەشێکی ڕێک لە بەشی سەرۆی بۆریەوە لە لوتەوە دەست پێکات تا ئێرە بەشی دووەمی لێرەوە دەست پێکات تا ئاگاتە سیەکان مناڵانیش بەدەرنین لەوانەی کە جیرۆدەی ئەم پەتا وەرزیانن هاتوومەتە نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی منداڵان لەگەڵ بەڕۆبەری نەخۆشخانەکە قسە دەکەم تاکو بزانم
ئەو ئامادەکاریتە دروستیانە چییە کە کردویانە بۆ پێشوازی لە ئەو منداڵانی کە تووشی ئەم پەتا و ڤایرۆسانە دەبەن هەروەها ئامۆژگاریشی چییە بۆ دایکان و باوکان تاوەکو منداڵەکانیان بە شێوەیەکی باش لەم وەرزەدا بپارێزن. دکتۆر کۆیان سوپاس بۆ ئەم دەرفەتە. ئێستا کە ئێمە لەم سەروەختی وەرزی زستان و سەرمایە داین و ئەم پەتا ڤایرۆسانە زۆرن ئەکرێت بە خێرایی باسێکی دۆخەکەم بۆ بکەی بە تایبەت لەسەر جەستە و تەندروستی منداڵە. سەرەتا بە خێربیان سوپاس بۆ کورسات بەنسبەتی ئەم پەتایی کە هۆی هەیە هەر لە ناوکی خۆی و پەتای وەرزی پێوترێ. بەڵێ زۆربەی زۆری هۆکارەکەی ڤایرەسەکانە کە ئێستا لە مۆسیمەیە هەیە. بەڵێ زۆر بەشی نیشانەکانی ئەتوانین بڵین بە شێوەی کەم هەمانە مامناوەند هەیە زۆرە یان ئەتوانین پۆلێنیکەین بە سێ بەشەوە. ئەوانەی کە کەم و مامناوەندن سەردانمانەکەن و عیلاجیان نەدرێتێ و ئەنێڕێنەوە بۆ ماڵەوە. ئەوانەشی کە توند بن حاڵەتەکانیان پێویستیان بە داغڵبوون بێ ئەمە داغڵیانەکەی. بەنسبەتی ئەوەی کە نیشانەکانی کە ئێستا هەیان بێت زۆر نەخۆشەکان بەهۆی ئەوەی کە تووشی کۆکە و تایەکی توند و تەنگە نەفەسیە بن ئەو سێ نیشانەیان هەیە کە ڕۆکەنە ئێمە و داغڵیانەکەی. ئەکرێ پێم بڵێ ینی هاوڵاتی لای ئێمە هەندێک جار کە تووشی گرفتێکی تەندروستیە بێ و ئەم بابەتانەشی کە پێشتە جەنابەت باست کرد پەنا بۆ کەرتی تایبەتە بە ئەمە جۆرێکە لە نامتمانەی بەرامبەر بە کەرتی تەندروستی حکومیان جۆرێکە لە کللتور و لە ڕاهاتن بەوەی کە هاوڵاتی تووشی گرفتێکی تەندروستێ بێ ڕاستەخۆڕ و بکاتە کاتی تایبەت. ڕاستیە تو خۆ دەزانی تەندروستی مرۆڤ بۆ مرۆڤەکە خۆی گرنگترین شتەیانی مرۆڤ مافی خۆیەتی ئەگەر تووشی هەر کێشەیەکی تەندروستیە بێ بگەڕێ بە دوای باشترین چارەسەرە چونکە لە کۆتاییە پەیوەندی بە تەندروستی خۆیەوە هەیە بۆیە ئەو کەسانەی کە تووشی نەخۆشیە بن بە پێی ئەو ئیمکانیەتێک کە هەیەە ئەگەڕێن بە دوای چارەسەرێکی زۆر گونجاو کە شایستەی ژیانی مرۆڤەکە خۆی بێ. ئێمە لە کردی گشتی بەڕاستی بەهۆی ئەو قەیرانە دارایی کە ڕوبەڕووی حکوومەتی هەرێمی کوردستان بۆتەوە ئێمە بۆ چەند ساڵێکە بێن نەمانتوانیوە خزمەت گوزاریەکی کواڵەتی بەرزی ژمارەی وەکو پێویست ینی وەکو ژمارە با بڵێن لە شوێنەکانە پێشکەش بە هاوڵاتیان بکەین. بۆیە هاوڵاتی زۆر جار گومانی هەیە لەوەی کە موکورتی هەیە لە کەرتی تەندروستی بۆیە پەناباتە بەر کەرتی تایبەت و چارەسەر وەرەگرێت. خۆگەر ئەو هاوڵاتی کە ئیمکانێتی هەبێت بتوانێت بچێتە کەرتی تایبەت ئەو باشترە بۆ ئێمە ئەو لەوێ توانای چارەسەری پێویست وەرگێ ئێمە ئەوی توانایی کە هەمانە خەرجیەکەین لەو کەسانەی کە توانای داراییان نییە و ناتوانن بچنە کەرتی تایبەت بە شێوەیەکی پێت باشەوانی کە لە ڕووی دارایەوە بە ئیمکانیەتن لۆت بۆ کەرتی حکومی دروست نەکەن بە دڵنیاییەوە ینی ئێمە سپاس بۆ خوا هەموو نەخۆشخانەیە کراوەتەوە خەڵکە بە تواناکان ئەچنەوێ ئێمە تەرکیزەکەینە سەر خەڵکی هەژار و ئەوەی کە با بڵێنەوەی کە ناتوانێت بچێتە کەرتی تایبەت چونکە بەڕاستی تێچووی کەرتی تایبەت زۆر گرانە ینی کەسێک گەر توانای نەبێت ناتوانێت بچێتە کەرتی تایبەت. کاک دکتۆرانی ئێمە لە ساڵانی ڕابردوو بیرمانە خەڵک کە تووشی ئەم پەتاوەرزیانەی ئەم ڤایرۆسانی کە جەنابەت باسیەکەیە بوو ئاسانتر بوو ینی زووتر چارە سەرکرا بەڵام ێستا بەڕاستی زەحمەت بووانی هەر بەڕاستی خەڵک کەوتۆتە گومانەوە پێی وایە ئەمە پەتانیە ڕەنگە شتێکی قورستر و زەحمەتتر بێ لە ڕووی نەخۆشیەوە. حەزەکەم تۆ ئەوم بۆ ڕوون بکەیتوانی بۆچی ئێستا باریشانی خەڵک لەگەڵەم پەتایانە قورسە؟ خۆی هەر پەتایانی هەروانەی جارانە بەڵام ئێستا جیاوازێکی لەوایە یەکەم هەندێک لەو ڤایرۆسانە گۆڕاون بەتایبەتیم چەند ساڵی دوایی و لە دوای بڵاوبوونەوەی کۆرۆنا و حتا پێش کۆرۆناش جۆری ڤایرۆسەکان گۆڕاون. خۆی ئەم ڤایرۆسانە زۆربیان توانای ئەویان هەیە کە بەرگەکانیان بگۆڕن ینی توانای ئەویان هەیە کە گۆڕانکاری بەسەر خۆیانە بێنن لە ئەنجامیشە هاوڵاتی و خەڵک زیاتر تووشیە بێ ینی ڤایرۆسەکان گۆڕاون بەهۆی هەندێک هۆکارەوە لەو هۆکارانە بۆ نمونە گۆڕانی ئاوهەوا گۆڕانی مەناخ کەش و هەوا ئەوانە هەمووی بۆتە هۆی گۆڕانی ڤایرۆسەکان. ئەمە یەکێکە لە هۆکارەکان کە نوعی ڤایرۆسەکان گۆڕاون کە ئەو ڤایرۆسەشە گۆڕێ لەش ئەو بەرگریە تایبەتی نییە بۆ ئەو ڤایرۆسە معەنە لەبەرەوە زووتر
تووشێ بێ یەکێکە لە هۆکارەکان یەکێکە لە هۆکارەکانەوەیە کەوا مناخ گۆڕاوە کە کەشوهەواش گۆڕا جۆری نەخۆشیەکان هەندێکیانە گۆڕێن زۆر کاس هەیە با بڵێن خۆی حەزر ناکا بۆ زۆربەی بەتابەتی لە هەرێمی کوردستانە زۆربەی خەڵک ئێستا ئەگەر پشکنینێکی ڤیتامینەکانی بۆ بکەی بەتابەتی ڤیتامین دی ڤیتامین دیەکەی دابەزیوە کەمی کردووە ئەمانە هەمووی هۆکارن ئەو جۆرە خواردانەی کە ئیخۆن هۆکارن بۆوانی کەەوە هەندێک کەس مەناعی دابەزیوە. کاک دکتۆرێ دڵیان لەوەی کە ئێوە بەردەوام لۆتدا لەسەر لە نەخۆشخانەی شار ینی وەکو پزیشکێک گواگنی وەکو ڕێنمایی و بەرچاوڕوونیەک بۆ خەڵک هەر کەسێک کە تووشی ئەم جۆرە نەخۆشیە باوانە ئەبێ لە مۆرزە پێویستە ڕاستە خۆسەردانی نەخۆشخانە بکەیان لە ڕێی دەرمانخانەکان یاخود کلینیکە لۆکاڵەکان چارەسەر توانی وەربگرێنی ئەکرێ و بەرچاوڕۆنیە بێ بە خەڵک خۆی ئەوانەی کە هیچ جۆرە نەخۆشییان نیە ئەو نەخۆشانی کە باسمان کرد و بەرگری جەستیان باشە نیشانیان سەرەتایی هەندێک جار وەرگرتنی بڕێکی باش لە ئیسراحەت لە ماڵەوە پشوو وەربگرن ئەگەر بۆ نمونە بەرزبوونەوەی پلەی گەرمایان یاخۆ لە شدایزران نەبێت هەندێک جار لەوانەیە بەند هەندێک چارەسەری ئازار وەربگرن بڕێکی باش لەمەنی بخۆنەوە خواردنی تەندروست بخۆن ئەمانە زۆربیان چاکە بن ئەوانی تر کە نەخۆشیانەیە باشتر وایە سەردانی پزیشکی تایبەتی خۆیان بکەن یاخود سەردانی ئەو بنکە تەندروستیانە بکەن کە لە زۆربەی گەڕەکەکانە هەیە هەندێک جار لەوانەوە نەخۆشەکەیە بۆ ئێمە هەندێک جار نەخۆشەکە لەوانەیە باری تەندروستەکەی زۆر تێکچێ و کە پێویست بکار ڕاستەخۆ خۆی بێتە نەخۆشخانە ینی دەبێت ئەوانەی کە توش دەبن و تەندروستیان تێگەچێ بێن ئەوانەی کە تەندروستیان تێکەچێ یاخود ئەو نەخۆشیە درێژخانانیان هەنێ و بە تایبەتی ئەگەر نەخۆشەکانی کۆنتترۆل نکرابێت ئەوانە باشتر وایە بێنە نەخۆشخانە ئەوانی کە توانە سەردانی نزیکترین ملکەی تەندروستی بکەن و چارەسەر وەربگرن. خۆتە زانیت کە لە ئێستا ینی پزیشکان هانی هاوڵاتیانە دەن کە ڤاکسین بکەن بۆی کاتێک تووشی ئەم ڤایرۆسانە بن ئاسانتر بێ جەناب وەکو پزیشکێکە لە نێو تاقیگە کارەکەی بەکارهێنانی ئەم ڤاکسینە هیچ کاریگەرێکی نەگەتیڤ بەجێهێڵە لەسەر لەشی کەسەکە نەخێر زۆر کەمە کاریگەری ئێمە ینی ئەنجامی ئەو ڤاکسینە کە ئەیکەین لە کەسێکەوە بە کەسێکە تر ئەگۆڕێ بەڵام زۆری کەسەکان سەیفە بۆیان تەنانەت ئێستا دەرکەوتوانی کە نەخۆشی بەرگری لەشیان تێکش ئۆتۆ ئیمیونیان نەخۆشتریان هەیە ئەم ڤاکسینانە هیچ ماکو زەرەرێکی نییە لەسەری ڕێوی پشکنینەکان لە ئێوە ناگۆڕێت کاتێک کەسێک گەڵگریم ڤاکسینە بێت نەخێر ناگۆڕێ ئەم ڤاکسینە بۆچی ئێمە ئەیکەین یعنی ئەم ڤاکسین ئەەکەین بۆ ئەوەی کەمتر توشبین ناڵێن هەر توش نەبین دووهەمینیان بۆ ئەگەر توش بین بە سوکتر بیگرین سێهەمینیشیان بۆ ئەوەی کە ئەگەر توش بین لەوانی کە بەرگریان کەمە بە خراپی نەیگرن یعنی بڵێن کۆمپلیکیشنی کەم بکەینەوە زیاتر و کەسانی ڤاکس خۆی ئەتوانێت هەموو کەسی ئەم ڤاکسینە بکات ئێستاش بڵێن وەزارەتی تەندروستی و ئەمان هەمووی دابینیان کردووە بەڵێ بەردەستە وابزانام لە زۆربەی مەڵبەندی تەندروستیەکانە بەردەستە و یعنی بۆ هەموو هاوڵاتیەک ئەتوانێت بیکات بەڵام زیاتر کێن ئەوانی کە پێویستە بیکەن ئەوانەی بەتەمەنن ئەوانەی لە سەکتەری تەندروستیا کار دەکەن یان مەسەلەن ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان لەگەڵە نەخۆشی ئۆتۆ ئیمینیان گورچیلی سیستیان بڵێن ئەتوانن ئەمانە باشتر وای ئەوانە بیکەن یعنی بەڕاستی هەندێک کەسە ئەگەر بڵێن نەکرێ هەندێک کەس لەوانەیە جاری ترکردبێتی حساسیەتی پێبێ ئەلێرژی پێبێ ئەوانش ینی زۆر کەمن کەسانێکی زۆر کەمن کە ناتوانن بیکەن ئیتر ئەم خەڵکی والی ئەترسێ جاری وایڵە ئەم ڤاکسینە ناکەین لەبەر ئەمە ڤایرۆسەکەی و بڵێن ئینئاکتیڤ کرا ئەکرێتە ناولەشی مرۆڤەوە بەڵام وانە ئەم تێڕوانە هەڵەیە بەڵام مادەم ئەم ڤاکسینانە ئەکرێ و بە نرخیشی بڵێن بەلاشە بەڵێ شتێکی زۆر کەم ینی لە چاو وڵاتانی تراوە ینی پارێکی تێچوێکی زۆر کەمی دەرچێت کە حکومت بۆی ئامادەکردون ینی باشتر وایە کەسانە بیکەن باشترە ئەم ڤاکسینەش بۆ ماوەی ساڵانە یەک جار ئەیکەیت و بۆ ماوەی 6 بۆ 12 مانگ ئەمێنێتەوە لە لەشتا بەرگری و بەپێیاکە. کاک دکتۆریانی پرسیارێکی ترمەوەیە کە خەڵکەڵێت سروشتی ئەم پەتایە گۆڕاوە پێشتر لە قسەکان تا باسی کرد کە هەندێکیان کەمێتێکیان کۆرۆنایە ئەمە بۆ خۆی بۆ من پرسیارە ئەمێ لە ڕووی زانستیەوە بپرسم هەر بەڕاستی ئەم پەتایە جۆرێکە لە کۆرۆنایان بەشێکی ئەم پەتایە ئەکرێ پێی بڵێن کۆرۆناوە بۆچی خەڵک پێی وایە سروشتەکەی گۆڕاوە بە زەحمەتر ئێستا تووشی پەتا بێت و ئەنی ئێش و ئازار و بارگرانیەکەی زیاترە لەسەر لەشی مرۆڤ دەستخۆش تاوان پرسیارەکە زۆر جوانە پێش کۆرۆنا ڤایرەس ئەم ڤایرۆسانی کە ئێستا هەبوون هەر بووە لە دوای کۆرۆنا ڤایرەسەوە تەنها ڤایرۆسێکە لە مێژووی بەشەریەتە
بۆکو خۆی ماوەتەوە لە پاییز و زستان و هاوین و بەهارە نەگۆڕاوە یعنی هەر چوار فەسڵەکە شتێکی پێوتێ کۆرۆنا ڤایرس بەڵام لە فەسڵی پاییز و بەهارە ڤایرۆسی تازەتر دروست دەبنەوە بە پێی وەرزەکە هەر بۆیە ئەم پەتایی کە ئێستا هەیە لە دوای کۆرۆنا ڤایرسەوە ڤایرۆسێکی تازە تێکەڵ بۆ پیان ئەگەر هەر کەسێک ئەمە گرنگە بۆ کەسەی تێبگا کاڵێ قورسیانکی هەر کەسێک کۆرۆنا ڤایرس بگرێت لەگەڵ یا ئەنفلۆنزا ڤایرسیش بگرێت کە باوترینیانە ئەو کاتە دوو ڤایرۆس بەیەکەوە گرێت دوو نیشانە تێکەڵە بن چاو لێ کەواتە لێرە کەسەکە ئەڵێ خەریکە مێشک مەتەقێ سەر مەتەقێ ئەوە نییە کەواتە تەواوە سێهەم خاڵچیەکەوای لێکە هەر سێکیان ئەوش مەناعی ئینسانەکەی کاتێک کۆرۆنا ئەگرێت خۆی پێشووتر مەناعی هەبووە کاتی ئەنفلۆنزا ئەگرێ مەناعی تۆزیێگەی بەرەم کۆرۆنا ئەگرێ بە ئاکتیڤی یعنی هەر ئێستا ئەنفلۆنزاشی لەگەڵا گرتووە لەشیشی مەناعیشی بە قوتی هەیە هەرسێکیان بەیەکەوە چی لەم کەساکەن دوای 24 ساعت سەرێشەیەکی زۆر تاولەرزێکی زۆر بێتاقەتی لەشدایەزران ئەمە خۆی بەشێکە لە مەناعی ئینسان هەر خۆی ئەو بەشێک کە ئەو ئەڵێ زۆر قرسگرتومە بە پێچەوانەوە بەشێکە لە مەناعی ئینسانەکە خۆی وا باشترە یعنی وا باشترە بۆی هەر لێرە ئەو خاڵە بڵێم ئەم بەشی کە بەسێکە لە مەناعی ئینسان 48 ساعتی ئەوڵی وا باشترە کە خەڵک پاراسیتۆڵ هیچ دەرمانێ نەخوا بۆ ئەوی ئەو مەناعی ئیشکە و ئەگەر دوو شیشکە با بچێ بە ئاوی گەرم بیکانەک بە ئاوی سارد بۆی لەشی گەرمتر بێ سیستەی مەناعی و بوروژێنێ زیاتر هەر بۆیە ڕاستەکەن هەنێکیان لە دوای کۆرۆنا ڤایرس و کەڵێ بە قورسی گرتومە نیشانەکانیان بێکۆ نیشانە چوار نیشانی باوی کۆرۆنا هەیە کە زۆر گرنگە کە باسی کەم لەگەڵا نیشانەکانی ئەم پەتایە چییە چواریان کۆرۆنا زۆر تایبەتە پێی یەکێکیان سکچوونە ئەگەر تێبینی کەیستانی کە زەڵێ سکمەچێ دووهەمیان چاوێشەیە جۆکەبوونە تێکچوونی تاموبۆنە لەگەڵ قورگ و کۆکە ئەمە هەر هەبووە لەوانی تریشە بەڵام ئەم چوار نیشانەیە زۆر باوە ئێستا بۆ کۆرۆنا ڤایرس ئەمێ باسی کاریگەریەکانی ئەم ڤایرۆسەوە ئەم پەتایان بۆ بکەی لەسەر جەستەی منداڵان کێن ئەوانی کە زیاتر کاریگەریان لەسەر دروستەکەوە بەڕاستی ئەوانی کە مناڵەکانیان تووشی پەتا دەبێت ینی ئەشێ بۆی بترسنیان مەترسیان لەسەر دروست بێ پێیان وابێت کە ئەمە شتێکی خەتەرە لەسەر ژیانی مناڵەکانیان حاڵەتێکی نۆرماڵە بۆ ئەو نەخۆشانی یان ئەو مناڵانی کە هیچ کێشێکی تەندروستیان نییە و تازە ڤایرەسەکە ئەگەرن وەکو هەموو کەسێکی ئاسایی شتێکی ئاساییە ینی وەکو پەتایەکی ڤایرۆسی ئاسایی تەعاملی لەگەڵەکەین بەس ئەوانەی کە ئەو نیشانانیان هەیە مناڵی خواری یەک ساڵ ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە نەخۆشی درێژخایەنەکان مثلا کێشەی زگماکی دڵیان هەیە کێشەی سیەکانیان هەیە ئەوانەی کە سیستمی بەرگری لەشیان لاوازە لەگەڵ ئەو نەخۆشانەی کە کێشەی مێشک و دەماریان هەیە و ماسوولکەیان لاوازە ئەمانە بە توندی ئیگرن ینی توندیەکەت چۆنە لە چه حاڵەت ینی حاڵەتەکانیان تونترە بێ لەوانەیە بگاتە ئەوەی کە یەکەم یەکسەر داخڵبوونی ئەوێ واتە تۆ ناتوانانی بینێریتەوە بۆ ماڵەوە بە عیلاجێکی ئاسایی شروع گشتی بۆ بنووسی داخڵبوونی ئەوێ ئۆکسسیجینی ئەوێ چەند ڕۆژێک مانەوەی ئەوێ کولفەیە لەسەر حکوومەت و ئەمانە جاری وا هەیە بەرە ئەویانە بە کە سیەکانیان با بڵین بەرەو هیلاکەت ئەبات و لەوانەیە هەندێک جار پێویست ئەوە بکە هەناسەی دەستکردی بێت و کە داخڵی بکەیت لە چاودێری چڕ کاک دکتۆر کۆتایی قسەکانی خۆ دەکەمەوە بە پرسیار باسی تێچوت کرد لە کەرتی تایبەت و ئەمەوێ بیبەستمەوە بە کەرتی حکومیەوە لەوانەیە هەموو کەسبی خۆش بێ بچێت لە کەرتی تایبەت چارەسەری خۆی بکا بەڵام نرخ بۆ تا کێشە و گرفتێکی گەورە بە تایبەت لەم دۆخی ئێستا خەڵکی پیاتەیە پەڕێ چاودێریتان چۆنە لەسەر کەرتی تایبەت و خودی خۆت ڕاستە خۆ سەرپەرشتی ئەو بابەتە ئەەکەی و ئاگاداری بوون منە بڕی ئەو تێچی وەرەگیرێشان بە و هیلاکی و ماندووبوونەیە کە بەرامبە بە نەخۆشەکە گیرێتە بەڵام لە ڕاستیە من بەڕاشکایی پێت بڵێم ئێمە بە وردی چاودێری کەرتی تایبەتەکەین بەڵام لەوە چێ زۆر جار تێبینیشمانە بێت لەسەر کەرتی تایبەت ئێستا بۆ دڕوو نەکەمەوە یعنی بابەتی نرخ ئەگەر ئەم نرخە بەراوردکەی بە گیرفانی نەخۆش نرخێکی زۆر زۆرە چکە بەڕاستی داهاتی تاگ لە پارێزگای سلێمانی ئەو لەو ئاستەیانە کە ئەم نرخە خزمەتگوزاریە زۆر بە شێوەیەکی ئاسایی تێپەڕێنێ و بتوانێت دەرەقەتی بێت بەڵام ئەگەر ئەم نرخەی لە کەرتی تایبەت هەیە بەراوردی بکەی بە نرخی خزمەتگوزاری لە تەندروستی لە وڵاتێکی وەکو ئێران کە دراوسێ خۆمانە لە شارێکی وەکو هەولێر و کەرکووک کە دراوسێ خۆمانە لە وڵاتێکی وەکو ئوردون کە دراوسێ خۆمانە
بە دڵنیاییەوە لە وڵاتی وەکو تورکیا زۆر کەمترە لەو نرخی خزمەتگوزاری کە هەیە. بەڵام کێشەکە چییە؟ لە هەموو دنیاە ئەم کێشەیە بەچی چارەسەرکراوە؟ خزمەتگوزاری تەندروستی نرخێکی زۆری هەیە و هاوڵاتی ناتوانێت ئەم خزمەتگوزاری تەندروستیە بکڕێ ڕاستەوخۆ. لە دنیا کۆمپانیەکانی تەمینی بڵێن دڵنیایی تەندروستی هاتوون ئەم هاوکێشەیان ڕێخستووە. تۆ خۆت لە کۆمپانیایەکی دڵنیایی تۆمارەکەی ماگانە بڕێکی کەم پارەی کاتێککە نەخۆشەبی ئەو خزمەتگوزاریە تەندروستیە گرانبەهایە لەسەر گیرفانی تۆ بەو شێوەی پێێتەوە دیار نابێت کە هەیە. ئێمە لەبەرەوەی ئەم کۆمپانیایانەمان نییە ئەم نرخە گرانە کە منەڵێم زۆر هەرزانترە بەراورد بە هەموو شوێنەکانی، چکە ئێمە بەراوردمان کردووە بە کەرکووک، بە هەولێر، بە بەغدا، بە عەمان، بە تاران، بە کرماشان بۆ نمونە. بەڵام بە دڵنیایی بۆ هاوڵاتی زۆرەکەوێ هاوڵاتیەکە چێتە عیادەیەک، یعنی هەری ئەڕواتە عیادەکەوێتە دەرەوە 200,000 دینار 300,000 دینارەکەوێت کە ئەمە بۆ هاوڵاتی یەکسانە بە نرخی موچەکەی بەڕاستی. من هەمیشە پشتگیری پرۆژەوە بەرهێنانەکانەکەم و پشتگیری کردی تایبەتەکەم لەوەی کە جیاواز بن لەگەڵ ئێمان، نەک کۆپی ئێمە بکەنەوە. یەکەم نەخۆشخانەی پسپۆڕی ورد دروستکەن لە پارێزگای سلێمانی، دووەم خزمەتگوزاریە بێن کە ئێمە ناتوانین بهێنین. ئەمە گرنگە، نەک ئەوان بێن کۆپی ئێمە بکەن و نەخۆشەکانی ئێمە بەرن بۆ شوێنەکانی خۆیان، بگرە خزمەتگوزاریە بێن کە ئێمە ناتوانین بکەین. حەزەکەم ڕاشکاوانە پێم بڵێ ئەکرێ بۆ نمونە هیچ دەرمان و چارەسەرێ بەکارڕێنی تو ئەم پەتایە تێپەڕێنی یاخود باشترە دەرمان و چارەسەری پێی زۆر بگری؟ خۆی دەرمانەکان دوو جۆرن بە تایبەت، ینی ئەتوانین بکەین بە دوو بەشی سەرێکی. ئەو بە دەرمانانی کەەوە ئەنتیبایۆتیکن دژە میکرۆبن و دەرمانانی تریش کە پاڵپشتی تۆکەن لە چارەسەرکردنانی دەرمانی نیشانەکانی. بۆ نمونە یەکێک تۆزت تای هەیە، لەشی داهێزراوە، لەشی یێشیە، جونگەکانی ئازاری هەیە، یاخود ئاوەلوتیایەتە خوارەوە. هەندێک دەرمان هەیە ئەمانە ڕێگە پێدراون لە هەموو دنیاە کە بتوانانی بەکاری بێنی بەبێ بشگەڕێتەوە لای پزیشکی تایبەتمەند. بۆ نمونەیەکە تۆزێ تایکی بەرز بێتەوە یا تاکی بەرزە یاخود وەکوتم ئاوەلوتیایەتە خوارەوە هەموو جانێشە ئەتوانێت چەند حەوێکی ئازار شکێن یاخود ئەو حەبانی کە هەندێک جار حساسێتێکی کەمەکاتەوەوانە ئەتوانێت بەکاری بێنەوە هیچ زۆر زیانی لێ نایانی بەڕاستی. کێشەکە لەسەر زۆر بەکارهێنانی ئەو دەرمانانی کە دژە میکرۆبن، دەرمانی ئەنتیبایۆتیک، ئەوەی چێکە لەو هۆکارانەی کە بۆتە هۆیەوەی تەنانەت میکرۆبەکان بە قووەت بن. لەبەرەوەی ئەو کەسانی کە دەرمانەکە بەکارێنن دەرمانەکە بە شێوەیەکی هەڕەمەکی بەکارێنن، بەبێ هۆکار بەکارێنن یا مەسەڵەن کۆرسەکەی تەواوناکە بەکارهێنن. بەڵێ ئەتوانیت بە تایبەتی ئەگەر کێشەی نەخۆشیەکە و زۆر نەبێ و نیشانەکانە زۆر نەبێ، بەڵێ ئەتوانی دەرمان بەکارنێنی و با بڵین مەجالێک بی بە لەشی خۆت بۆی بەرگریەکە و دروست ببێت، چونکە بەرگری لەش یەکسەر دروست نابێ. هەندێک بەرگری هەیە لەش خۆت دایمە هەیەی، بەڵام هەندێک بەرگری تازە هەیە بەرامبەرەوە میکرۆبە نوێیانە دوای لە دوایە دروستە بێت. لەبەرەوە باشتر وایە ئەگەر ڕێگە بی بە لەشی خۆت چەند ڕۆژێک بۆی کەوا بەرگی نەخۆشیەکە بگرێەوە. زۆربەی ئەم نەخۆشیانە لە ماوەی 3 بۆ 5 ڕۆژە بەرەو باش بوو نەڕۆن و نیشانەکانی بەرەبەرە نامێنێ. بەڵام ئەگەر نەخۆشیەکە زۆر بوو، ئەو کەسە تایەکی بەرزی هەبوو، هەندێک نیشانەی وەکو بەڵغەمی زۆر، بەڵغەمی خوێناوی، ئیفرازاتی زۆر، بێتاقەتی زۆر، تایەکی زۆر بەرز، عرەقکردنەوەی لەگەڵا بوو، یا ئەو کەسە نەیتوانی مەسەلەن زۆر بە ئاسانی ئیشی ڕۆژانی بەڕێوە بەرێ، ئەو کاتە نەخێر پێویست وایە کەوا ئەوش لەلایەن دکتۆریی تایبەتەوە کە ئەو دەرمانانە بەکاربێن. ینی ئەمە وەکوتم دووجدەم سەرێ هەندێک جار بڵێ ئەگەر نەخۆشەکە زۆر نەبوو ئەتوانی دەرمان بەکارنێنی، بەڵام یارمەتی بە خۆت بی شلەمەنی زۆر بخۆیتەوە و هەروەها دوورکەویتەوە لە هەندێک خواردنی وەکو ترشی و تونی و ئەو ناڕەحەتیانە، ئەو ڕۆژانی کەوات لێ زۆر خۆت هیلاک نەکەی، هیلاکی زۆر خراپە ڕێستێکی تاڵ و ئیسراحەت و پشوبەی ئەو کاتانە بەڵێ ئەتوانی دەرمان بەکارنێنی، یا خۆت هەندێک لەو دەرمانێکەوە ڕێگە پێدراوە توانی بەکاری بێنی بۆ کەمکردنەوەی هەندێک لە نیشانەکانی نەخۆشیەکە. بەر لە تۆمارکردنی بەرنامەکە باسیەوە کە ڕۆژانە 1400 نەخۆشدار لە نەخۆشخانەی شار بە نزیکەی کەمە بەڕاستی ژمارەیەکی زۆرە لە ڕووی خزمەتگوزاری تەندروستی و ینی بەرگەی ئەم لۆدا ئەگرنەوە لە نەخۆشخانەی شار. باوەڕ ناکەم شوێنەکە بێ بەرگەی ئەو لۆدە بگرێت، چونکە ئێمە نزیکی 1300 بۆ 1400 نەخۆشیە بەپێی داتاکان کە ماگانە و بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی بڵاویەکاتەوە، چونکە هەندێکیان پێویستەکە بمێننەوە، هەندێکیان پێویستەکە پشکنینیان بۆ بکرێت. بەڵام وەکو لۆد بەڕاستی لە ڕووی خزمەتگوزاری تەندروستیەکانەوە لە ڕووی پشکنین و شوێنی مانەوەی نەخۆش و ئەوانە
و چ لە ڕووی پزیشک و کارمەندیشەوە بەڕادی لۆدەکە لە ڕادی خۆی زۆر زیاترە. بەس هەر توانیتانە بەرگە بگرن ئەوەی کە توانراوە بەڵێ لەگەڵ ڕشتیت. ئەوەی پزیشکان بەردەوام هانی خەڵکەدەن کە ساڵانە پشکنین بکەن یان لایەنی کەم 6 مانگجارێ پشکنین بکەن بەڵام هەندێک جار دەنی میکانیزمی پشکنینەکان لە کەرتە تەندروستی حکوومەکان تۆزێک ئەستەمترە ئەبێ لە دەرەوە ینی بیکێ پێم بڵانی هیچ جیاوازیەکە لە بینەوەی تۆ پشکنین لە کەرتی حکومی بکەیان لە تایبەتوەروەها لە پاڵا وەڵامیەوەشم بەرەوەیانی باشترین کات بۆ کەسێکی ئاسایی دەبێت چەند مانگجارە پشکنین بکە ئەوەی ڕاستی بێ خۆی پشکنین بڵم زەڕۆنیە زۆر زەڕورە بەڵێ زۆر پێویستە کەسان بیکەن بەڵام ئەو پشکنینە کێشەکە ئێوە لە وڵاتی ئێمەیە یعنی بەبێ هیچ ڕێسا و سنوورێکە ینی هەر کەسی هەڵەستەیەت بۆ ئێرەڵە پشکنینێکی گشتیم ئەوێت بەڵام ئەبێ ئەمانە دیاری بکرێ بەڕاستی بنسبەت ئەوەی ئایا لەگەڵ دەرەوە و لەگەڵ ناو بڵێن تاقیگا حکوومیەکانە ئەوکە حکومەت دابینی کردو هیچ جیاوازێکی نییە بەڕای من هەستەکەم ئەوانەی کە لەم من ئەوەی چەند ساڵە لەم تاقیگەیە کە کار ئەەکەم ئەوەی ڕاستی بێ ئەو ئامێرانی لەم تاقیگەیە هەیە بەڕاستی لە ناو تاقیگا حکوومیەکانە هەیە هەمووی ئامێری زۆر باشن پارەی زۆر باشی پێیراوە ئەمە لەلایەک اینجا ئەو ماوادانەی کە یەت بۆ ئەم تاقیگەیانە بڵین بەڕاستی ماوادەکانی هەمووی شتی باش ئەهێنن و ئەو کەسانی کە لێرە شکار ئەەکەن زۆربیان خاوەنی ئەزمموی درێژخایانن یعنی مەسەرەن بڵین لەم تاقیگەیەمە مەجموعەیەک دکتۆری زۆری تێ هەمویان بڕوانامی بەرزیان هەیە مەجموعە ستاف و وای تایە کە 15 ساڵە لێرە کارەکەن یعنی خۆتە زانین تا ئەزمونە زیاتر بێ باشترە مەجموعەیەک کەسی تازەی تیاتە هەمویان خاوەن بڵین خبرەی باشن و لەبەر ئەوە حکوومەتیش دابین ئەکە بەس کێشەکە ئەوەی تۆزێ بودجەکەمان زیاتر پێویستە بۆی ماوادی زیاتر بێنێ بۆی کەسانێک کە ناتوان لە دەرەوە تاقیکردنەوە ئەنجامن بین لێرە سوود گرفتی موادتان هەیە گرفتەکەمان بەڵێ بودجەکەی کەمەکە دابین کراوە بۆ مەواد و بەڕاستی ینی گوناح ئەم هەموو ئامێرە باشە هەیە پێویستی بە مەواد هەیە ینی بەڵشتی زۆر باش ئەکرێت و هیچ جیاوازێکیشی نیە لە دەرەوە ئەگەر بڵێم لە یەک ئاستان یا باشترن لەوە بەڕاستی ینی بەس ئەوەی پێویستمان بە تۆزێ بودجەی زیاتر هەیە بۆ ئەوەی ماوادی زۆرتر دابین بکەین و کەسانێکی زۆرتر ینی سوودمەند بن لەم بەشە ئایا ینی لەم وەرزی سەرما و سۆڵە ینی گرنگترین خۆپارێزیە گشتیەکان چین بۆ ئەوەی کە ئێمە وەرزەکە بە تەندروستی پەڕین ئەزانم کە ڕەنگە تو هەر لە ماڵی شۆدامنیشی تووشێن پەتایە ببی بەڵام ئەگەر خۆپارێزی بکەی ڕەنگە باشتر بێت درەنگتر توش ببی ئەو خۆپارێزە گشتیانە چییە؟ یەکێک لەو شتانی کە لە ناو ماڵێکە ڕووە ماڵەکەیەک سەرزان ئەمە کۆرۆنایە ئەم گۆڕاوی ئەخیرکار شەپۆلی چوار هەر ئۆمیکرۆنە بەڵام هەموو 4000 جار زیاتر خۆی گۆڕی پرۆتینەکەی گۆڕی ئەمەنە بە سەریعی بڵاوە بێتەوە لەو ماڵە هەموو کە هەمووی ئەیگرێ ئەوەشی کەڵێ نەمگرتووە قڕ جێرە خوێ کە سەیری کرد لە ماڵەکە هەر هەمووی گرتوێتی ئەمە کۆرۆناکەی لەگەڵایە چۆن خۆمان بپارێزین بۆی نێڵ ئەو کەسی کە ئەیگرێت وا باشترە لە ناو ماڵەکە ئەگەر تێکەڵیشن مەترێ مەترونیوە لێک دوورکەونەوە چکە ئەم ڤایرۆسە خۆیان قورسن زۆر ناڕوە مەگەر کابرا بڵێ جا ئەوە چیە بیکا بە فشکیا لە ناو ماڵەکە خۆیان بپژمێ ڕووکاتە هەمویان هەیە واکە لە چاخانەی بینی واکە جۆ نایەت ێڵە کۆرا دەعایبێتە تاکەی ئەمینە ئەپژمێ بەسەر هەمویانە کە پژمێ بەسەریان قوتی پژمە زۆر زۆرە قوتی پژمە زۆر لەبەرەوە باشترین شت خۆپاراستن لەو ماڵەکە یەک تۆس سێ چوار ڕۆژ لە یەکتری دوورکەونەوە کاڵێم لە یەکتری دوایی کە یەکی هەڵامەتی ئەگەر بشکرێ ئەگەر بکرێی وایە پێی خۆشنی قەیچێکا لە باتی ماسک با پەڕۆیە بکە لە هەمووشی گرنگتر ئەو کاتی کە خەریکە ئەپژمێ خەریکە ئەکۆچێ شتێ بگرێ بە دەمیەوە ئەگەر ئەوەشی بۆ ناکرێ مەچێکی خۆی بگرێ بە ناو دەمێ و کە ئیتە زۆر ئاسانە ئەوە ئەم مادەیە زۆر گرنگە ئەم مادەیە زۆر گرنگە ئەمەلکولە ینی بۆ ئەمەی لە بەردەستی منایە لە 96 ئەلکولە ئەمە ئەەکەی بەو شوێنە بۆ نمونی کەیکەی بەو شوێنە دوای 5 دقە تا 10 دقە بە هیچ شوێ ڤایرۆستیان ناشی باش ئەو کەسەی گرنگە لە ماڵی هەمومانە هەبێت لەم فەسڵا هەبێت تۆ ئەمە من دەسم پاکەم ئەویش پاکە بەر ئەوەش کەوتبێ بۆ ئێرۆشی وەرم تاقیم بۆ تازە لەبەرەوە زۆر گرنگ ئەم خۆپاراستنە ئەمە یعنی ئاسانترینە وە گرنگترینە ئاستی خزمەتگوزاری تەندروستیەکانتان لە نەخۆشخانەی منداڵان لێرە ینی چۆنە کاتێکە منداڵێکی نەخۆش دێتە نەخۆشخانەیە بەتایبەت لەم وەرزەدا ئەو شتانی کە پێویستە بووی بکرێ هەمووی بەردەستە لە نەخۆشخانەکە ئەتوانین بڵێن هەندێک شت هەیە بەردەست نییە وەکو
بۆ نمونە هەندێک فحوسات هەیە لەوانەیە فەحسە ڤایرۆسیەکان ئێمە نەمان بێت چکەمانە کولفیان زۆر گرانە و حکومەت تا ئێستا دابینی نەکردووە لە ڕووی دەرمانەوە هەندێک لە دەرمانەکان باشین ئەو نەخۆشانی کە پێویستیان بەداخڵ بوونەیە بەڵام لەوانەیە لە بەشی ڕاوێژکاری تۆزێک کەمی دەرمان و کەمی مەوادی مختبەریمان هەبێ یعنی نەخۆش ناچارکە لە بەرەوەی لۆدێکی زۆریشمان لەسرە یعنی خەڵکێکی زۆر ڕووەکاتە ئێرە ئەم ڕاوێژکاریە 24 ساعتیە باسی ژمارەیەکت کرد لەم چەند ڕۆژی ڕابردوو نازانم ئەوەی ئامارێکی زۆر بوو ئەو ئاماری کە تاوەکو 15 وتم یعنی 10,000 نەخۆش سەردانی ئەو ڕاوێژکاری کردووە لە سەتانەوەی نەخۆشەکان پەتای وەرزی بوو بەڵام الحەمدولله ئێستا ڕێژەکە زۆر بەرەو دابەزین ڕۆشتووە توانم بڵێم نیو کەمی کردووە لەبەرەوەی هەر خۆی گۆڕانکاری لە جەوەکەیە و ئەوە بەرکەوتەی ڤایرۆسەکەش خۆشی سیستمی بەرگری لێ ژوایە کە ڤایرۆسێک زۆر دووبارە ئەبێتەوە ئیتر چەند جارێک دووبارە بێتەوە سیستمی بەرگری لەش بە جۆرە لە جۆرەکان خاوتر ئەوەی ئەکا ئەوە نییە نەخۆشەکەی تر هەروکو ئەو ڤایرۆسی ئەو شەپۆلی کۆرۆنا کە بڵاو بوو لە سەرەتا هاوڵاتیان بە قورسی ئەیان گرت هەموو هاوڵاتیەکیش نا هەموو نەخۆشێک نا بەڵام وەکو جەماعەتی کە بۆم باس کردی و ئەوەی بۆم پۆلیان کردی نەخۆشیە درێژخایەنەکان و سیستمی بەرگری لەش و ئەوانەی و نەخۆشانیان هەبوو ئەمانە تونتر ئەیان گرت بەڵام بۆ جارەکانی تر کە کەسێکی ئاسایی چەند جارێک بەرکەوتەیە بێتەوە بۆ ڤایرۆسەکە ئەو کاتە لە حاڵەتێکی توندەوە وردە ئەوەیە بێوەکو هەڵامەتی پەتایەکی وەرزی ئاسایی لێتەوە کاک دکتۆرانی حەزەکەم کۆتا پرسیارم هەر سەبارەت بە بەرزکردنەوەی کواڵەتی کەرتی تەندروستی بێ لە پارێزگای سلەیمانی بە تایبەتیش کەرتی حکومی هەنی لە هەندێک لە نەخۆشخانەکان گرفتی کەمی کارمەند و پزیشکی پسپۆڕ و ئەوانەمانێ دیارەمانە زانیاری و پرسیارم کردووە چی دەکەن بۆی ئەم بۆشایانە پڕ بکەنەوە بەڕاستیش چی دەکەن بۆەوەی کە باشترین کواڵەتی تەندروستی و باشترین خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بە هاوڵاتیان بکەن لە هەیندەدا بۆی ینی ئەوەی کە جەناب بباست کرد ڕوو ناو خەڵکی کە دەرامەتی نییە بەڕاستی بتوانێت سود لە کەرتی حکومی وەربگرێ لە ڕاستیە تۆ چۆن نتوانی کواڵەتی بەرزکەیتەوە کواڵەتی یەکەم ئەبێ کوانتیتی کەمکەیتەوە کە ئیمکانیەتت نەبێت کوانتیتی چیە ژمارەیە ئەبێت تۆ ژمارە خزمەتگوزاریەکان کەمکەیتەوە بۆی بتوانی کواڵەتیان باشکەی لە بەرامبەرە پێویستت بە بودجەیەگەیە بۆ ئەم کواڵەتیە بەرزکەیتەوە ئێمە ئەگەر بمانەوێ نەخۆش کواڵەتیەکی خزمەتگوزاری ئاسبەرز وەربگرێ لە کاتێکا کە نەخۆشە بێ یەکەم ئەبێ و بینایی کە بۆ یەشێت ئەو شوێنەی کە چارەسەرەکەی تیاکرێ شوێنێکی شایستە بێت بۆشاییەکەی کواڵەتیەکەی هەموو شتەکانی کەواتە پێویستمان بە نەخۆشخانەی نوێیە پێویستمان بە نۆژەنکردنەوەی نەخۆشخانەکانەیە دووەم پێویستە ئەو سەرچاوە مرۆیی کە لە ناو نەخۆشخانەکایە چ لە ڕووی ژمارەوە چ لە ڕووی کواڵەتیەوە لەو ئاستەیە بێت کە بتوانێت و خزمەتگوزاریە پێشکەش بکات ئێمە ژمارەی کارمەندەکانمان ئێستا زۆر لەوە کەمترەکە بتوانین بۆ کواڵەتی خزمەتگوزاری پێشکەشکین کەی بۆ تانزیە یعنی ئێمە لە پارێزگای سلێمانی نزیکەی 38,000 کارمەندمانەوێت بۆی بتوانین بۆ خزمەتگوزاریە بۆ ئاستە باشە خزمەتگوزاری پێشکەشکین تەنها 11,000 کارمەندمان هەیە یعنی لە ڕێگەوە نیوەی کارمەندەکانمان زیاتر نەخسی هەیە و ئەبێ کواڵەتی ئەم کارمەندە و ئەم پزیشکە کواڵەتیەکی باش لە شوێنەکان هەیە بڵێ ئەبێ نەخۆشێک ئەبێ ئەو کارمەندەی کە لەوێ کوالیفاید بێ ینی دەورەی بینی بێ و بەڕاستی لە پسپۆڕیەکە ئیشکات دووەم ئەو نەخۆشێکێت ئەبێ ئێمە کاتی بینێ پزیشکێک لە نەخۆشخانەیەکی مندانیشێ لە بەیانی تانی وەڕۆ 150 یا 100 نەخۆشە بینێ بەڕاستی ناتوانێت وەکو پێویست بەڵێ ئەگەر ئەم 100 نەخۆشە بکەی بەدە نەخۆش بە دڵنیاییەوە کواڵەتی ئەو چارەسەری کە پزیشکەکە پێشکەشیەکە زۆر جیاوازترەوەی ئەجا یەتە سەرەوەی کە ئامێرەکان و ئامرازەکانی دەستنیشانکردنی نەخۆشیەکان لە چه ئاستێکان بە دڵنیاییەوە ئێمە پێویستمان بە ئامێری نوێ هەیە ئێستا ئێمە سیتیسکانمان هەیە 2010 بۆمان هاتووە هەیە 12 هەیە 14 هاتووە ئەگەر تۆ بێی 2025 یا 26 سیتیسکان یا ئێمارای یا ئامێری تیشک بکڕی بە دڵنیاییەوە ئێستا گۆڕانکاری زۆر گەورە لەو خزمەتگوزاریە ڕوویداوە کە ئەو پێشکەشیەکە ئەمە شۆکارێکی ترە بۆ پێشکەشکردنی ینی بەرزکردنەوەی کواڵەتی خزمەتگوزاری تەندروستی بەڕاستی ئێمە ئەسەفەکە ئەوەیە هەموو برینەکانمان دەستنیشان کردووە و هەموو چارەسەرەکانیشمان لایە بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە تووشی و قەیرانە داراییە بووین ئەو ئیمکانێتێکە هەیە وەکو پێویست نییە بۆیە ناتوانین بۆ ئاراستەیابی بین. باوەڕی جەناب وەکو پزیشکێکیانی دروستە یاخود دەبێ و دەکرێدانی نەخۆشەکانمان سەردانی ئەو کلینیکە لۆکاڵیانە بکەن کە
لە دەوروبەری ماڵەکانیان ینی چارەسەری پێویست لەو شوێنانە بەردەستیان پێویستە پزیشکی تایبەتمەند تەشخیصی بابەتەکە بکە. نه بۆ هەمووی پێویست نییە. هەندێک لەو حاڵەتانی کە باسم کرد هەندێک نیشانە هەیە کە سەختن بۆ نمونەیەکێک تاکەی چەند ڕۆژێک هەر بەرزە و دانابەزێ عرەقکردنەوەیکی زۆری هەیە ئیفرازاتی زۆرە بەڵغەمی زۆرە بەڵامەکەی خوێنی پێوەیە بۆ نمونە تەنگە نەفەسێکی زۆری هەیە ئازارێکی زۆر دروستە بەڵێ لەو کاتانەیە پێویست وایە تۆ سەردانی دکتۆرێکی تایبەتمەند بکەی اینجا ئایا لە کاڵم دکتۆر مەرجنیە ئینسان بچێتە کلینیک و عیادەوانە لە هەموو نەخۆشخانەکان و لە بنکە تەندروستیەکان و مەڵبندەکان دکتۆری بەڕێزی لێە هەمیان شارەزان ئەتوانی سەردانی یەکێک لەو شوێنانە بکەی. غەیری ئەوە بۆ ئەگەر یەکێک نیشانەکانی نەخۆشیەکەی کەم بوو زۆر نەبوو ئەتوانێت خۆی هەندێک لەو دەرمانانە بەکاربێنێ ئەبچێت لا هیچ کەسێکی بەڕێز هەندێک لەو دەرمانی ئازار شکێن و ئەو پرسیارم بۆ یەکرجا ئێمە دایم بەوە ڕاتێڵێ دەنەخۆشی هەستە بڕۆ دوو دەرزی لە خۆ بە چاکەبی خۆی ئەوەی جارێ هەم دەرزیە چارەسەر بێەوە نیە شەر نییە مجارێت و کوتم یەکێک لە کێشەکان هەیە کە دەرمان بەکارێنی کۆرسەکەی تەواو ناکەی زۆربەی ئەم وڵاتانە یعنی مەسەلەن بۆیە کێشەکان گەورەترە بێ تۆ دەرمان بەکارێنی ئەو دەرمانە بە تایبەتی ئەنتیبایۆتیک و دیژە میکرۆب ئەگەر فعلەن دژی میکرۆبەکەش بێ وەڵام ڕۆژێک دوو ڕۆژ بەکارێنی هەست تۆزێ باشبوو نەکوازی لێنە دەی دوای لێ هەندێک جارە ئەو میکرۆبە لە لەشی ئەو کەسیا بەرگری پیاکە یا خود نەخۆشیەکە بەرەو خراپترە ڕاوماکەکانی دەرەکەی. حەزەکەمەنی ئەو پرسیارە بکەم بە پرسیاری کۆتایی بۆ جەنابێ و پزیشکێکی بازموو نیشانی خەڵک هەندێک جار کە تووشی ئەم جۆرە پەتایانە بێ زۆرە ترسێەوە پێی وایە ئەمە پەتایەکی یاساینی و بەڵکو ئەنی جۆرێک قسێکی باوێ لە ناوخەڵکاڵە با بەم پەتانی ئەمە جۆرێکە لە کۆرۆنانی زەحمەت تێ پەڕێنێ بەڵام بگەشتێکەی ئەنی هەر پەتای وەرزیە ئەمە تووشەبین ینی زۆر گرنگە ئینسان ئیرادەی هەبیان بەرگری و جستی خۆی بەهێز و بتوانێت ها کوردوتەنێڵی بەرگەی نەخۆشیەکە بگرێ و ئازانیانی لە ڕووی ئەزمموی پزیشکی خۆتەوە ڕێنمایی چییە بۆ خەڵک کاتێک کە تووشی ئەم جۆرە پەتایان نابێ بێ لە بابەتە تەندروستیەکە ئەو ڕێنمانی کە لە ئەوڵ وتمان ئەمە بۆ ئەوانەیە کە توش بوون بەڵێ ئەم ڕێنمانی تر بۆ ئەوانەیە کە توش نەبوون باشە وەکو تۆوتە بەرگری جەستا مەرجنی هەر بە نەخۆشی دامەزێت ینی زۆر جار لاوانەیە کەسێک قەلەقی دڵڕاوچێکی زۆر هەیە بێت ئەمانش هەمووی کاریگەری ئەبێ ینی باری دەرونی کاریگەریە بێ لەسەر بەرگری جەستا باشترین ڕێنمایی بۆ ئەوەی کە تۆ توش نەبی وەرگرتنی پێکوتە یاخۆ ڤاکسینە ڤاکسین کە لە زۆربەی بنکە تەندروستیەکان هەیە کە لە مانگی نۆدا بە خۆشحاڵیەوە ئەم ساڵیشە بوو بەڵام ئەوەی کە ئێمە کە پێشبینیمانەکرد خەڵک زۆر وەری بگرێ بەڵام ئەوەی کە بەپی ئەوەی کە نەخۆش ئەبینین ژمارەیەکی زۆر کەم بە تایبەتی ئەوانی نەخۆشی درێژخانەکان ینی زۆر گرنگکە کە پێکوتە ڤاکسین وەربگرن لەبەرەوەی نیشانەکانیان زۆر ئەگە توش بێ نیشانەکانیان زۆر زوو تەواو بێ ناگاتە ئەوەی کە پێویست بکات لە نەخۆشخانە داخل توش نەبییان چۆن احتیمال هەیە هەر توش بی بەڵام زۆری فەرقە کە تۆ توش بیت و لە نەخۆشخانە و لە چاودێری چڕ داخل بکڕی یان توش بیت و لە ماڵەوە بە چارەسەرێکی سەرەتایی و چاک بیتەوە ینی یارمەتی دەیە بۆی بە بێگومان یارمەتی بەرگری جەستەتەیە ڕۆشنبیری خەڵک باشە بۆ ئەم ڤاکسینە ئەوەی ئەم ساڵ چاوەڕێمان کرد زۆر کەم کراوە ینی بڕێکی باش ڤاکسینات بوو بەڵام ئەوەی کە ئێمە نەخۆشەکانیان ینی ئەوانی کە داخڵە بن ئەتوانین بڵین زۆربەی زۆریان نەڤاکسینیان کردووە نە هیچ ڕێنماییەکیان هەیە لەسەر ڤاکسین نەسوودی ڤاکسینی شەزانن ینی ئەگەر بێ بەرامبەری شامانی بێبەرامبەرە بێگومانە بەس لە بنکە تەندروستیەکانە و لە نەخۆشخانە حکومیەکانە هەیە بۆ هەموو کەسێکە بێت توانێت وەری بگرێ ینی تەنانەت ئافرەتانی دووگیان تەنانەت مناڵان بەڵام بە تایبەتی ئەوانەیە کە ئەو نەخۆشە درێژخانەی کە لە سەرەتای چاپێکوتنەکە باسمان کرد هەندێک جار هاوڵاتیان لە کاتی گرتنی ئەم جۆرە ڤایرۆسە نەخۆشیانە ئەترسن یاخۆت جۆرێک لە جۆرەکان وورەی مرۆڤەکە دابەسێ ئەمە بانی گرنگە لەوەی کە کەسێک توژە بێت وەک جەنابەت باست کرد زۆر ڕێگای تەندروستەیە پشکنین هەیە کە بۆ دێک لا کاتەوە تۆ هەڵگری چ نەخۆشیەکی کەواتە ئەتەوێت چی بە هاوڵاتیان بڵێ کاتێک تووشی جۆرێک لەم نەخۆشە ڤایرۆسیان نابن بە دروستی مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەن بەڵێ ئەمێ بە هاوڵاتیان بڕێم ئەم پەتایەکە لە هەموو وڵاتی ڕۆیە شتێکی ترسناک نییە بە تایبەتی ئەگەر تۆ زۆر سترێس بیت و پترسی یعنی بەڕاستی بەڵێ بەرگری و داوەڵزێ کە بەرگریشە دابەزی یعنی زیاتر ڤایرۆسە گەزاڵە بێ بەسەرتا و نیشانەکانی زیاتر تیاتا دەرەکە پێویستی بە ترس نییە چونکە هەمومان یەک بەیەکمان ینی بۆ ئەوە ینی ئەیگرین کەس نییە بڵێ لێ بێ بەش بێ کە لە کاتێک کاکە ئەم پەتایش ئەگریت
پێویستە زیاتر ئاگات لە خۆت بێ، پێویستە کەسانی دەوروبەرە پارێزیت، بەڕاستی پێویستە ماسک بکەیت لەو کاتانە، دوای ئەوەش پێویستە بڵین بەرگری لەش بەرزکەیتەوە، خواردنی گەرم خۆی نابێ یەکسەر تۆ بچی بڵێ دەست ئەەکەم بە ئەنتیبایۆتیک، کاتێ هەستی کرد کە نیشانەکانی یعنی بڵێن خۆی 3 بۆ 7 ڕۆژ بۆ 5 ڕۆژ ئەخایانێ دەوری ئەم ڤایرۆس، ئەگەر زانیت هەر باش نەبوویت یا هەستەکەی کۆکەکە و زیاکە یا هەستەکەی کۆمپلیکیشنت یا دەرکەوێت، ئەو کاتە بەڕاستی پێویستە سەردانی پزیشک بکەیت، ئەو تا نەخۆشخانەکان زۆربەی کەس هەیە بەم پەتایە داغڵ بووە، ینی کەواتە پێویستی بچێ بۆی لێت نەکا بە نیمۆنیا دوایی نەتوانێت چارەسەر بکرێت، پێویستی بە ڕێنمایی پزیشکی هەیە، ئەگەر زانیت هەر زوو نەبووی لەو مدەی کە بۆی دانراوە یا زانیت هەستی کرد خەریکی هەر بەرەو خراپی ئەڕۆی ینی بەرەو باشی ناڕۆی، ئەگینا بەنسبەت ترسە و ترسینی ینی ئەو ڤایرۆسێکە هەموو کەسێک ئەیگرێت و بەس ئەو کەسانش ئاگیان لە خۆیان بێ زیاتر، وەکو پێم وتن مجموعەیە کەسانێکن لە ناو کۆمەڵگەدا ئەویش وەکو پێم وتن پێشتر ئەوانەی بەتەمەن ئەوانەی نەخۆشی درێژخانیان هەیە، ئەوانەی ڕەبویان لەگەڵە ئەو ئافرەتی دووگیان مناڵی بچووک کەسە بەتەمەنەکان لە خێزانەکانمانە ئەبێت تا بتوانین بیان پارێزین و ئامۆژگارێکی تریشم هەیە با ڤاکسینەکە بکەن، نەترسن لەو ڤاکسینە، لەوانەیە 1-2 ڕۆژ شوێنی ڤاکسینەکە تۆزێک ئازارێکی تیا هەبێت یا تۆزێت تاد لێبێ، بەس ئەو کەسانە نەبێت کە جاری تر کردویان و حساسیەتیان بۆ ڤاکسینای ئەو کەسانە نیکن، ئەگینا لەسەر ئێمە پێویستە ینی ئەو ڤاکسینە بکەین باشترە. کەواتە بە من دواپرسیارم بۆ جەنابەت هەر ئەوە بێت هەر بەردەوام تۆ لە سوۆسیال میدیاشەوە بینم کە ڕێنمایی بە خەڵکە دەی، ینی ئێمە بابەتی ڤاکسینمانەیەکەوامان لەیەکە مقاومە و بەرگری لەشمان بەهێز بە بەرامبەر بم پەتایە، بەڵام بەداخۆ ڕۆشنبیری خەڵک لەو ئاستەیان نییە زۆر کە ئەوەی کە من گوێم لێ بۆ لە میوانانی ناو بەرنامەکە کە بێن ئەم ڤاکسینە لە خۆیان بن. ئەمەوێ قسەیەک کۆمنتێکە دەبێم لەسەر ئەم ڤاکسینەوە بە ڕستەیەکی ژیانی لە کۆتایی قسەکان تا بە خەڵک بڵیت کە ئەگەر پەتاش بگری یانی شتێکی ئەوەندە زەحمەت نییە و تێپەڕێت. زۆر سپاس. پەتاکە بە شێوەیەکی گشتی زۆر ئاسانە، زۆر سووکە، هیچ مەترسیەکی لەسەر نییە. دووەم زۆر گرنگە ئەوانی کە نەخۆشی درێژخایانیانەیە ڤاکسین بکەن. 3 جۆر ڤاکسینمانەیە، ڤاکسینی ئەنفلۆنزا هەموو ساڵێکە ڤاکسینی تازەی خۆیان گۆڕیویانە لەگە گۆڕینی ئەنفلۆنزا، ئەو بۆ هەموو ئەنفلۆنزایەکیش نییە، تەنیا 1 جۆری ئەنفلۆنزا ئەیە، با خەڵک تێبگا بڵێ ڤاکسینیشم لە خۆماوە گرتومە. خاڵی دووەم ڤاکسینی کۆرۆنایە، زۆر گرنگە، ئەوانەی کە لە سەر و 60-50 ساڵن درێژ نەخۆشیانەیە بی، ئەوانەی قەڵەون زەخت و شەکرایانێ خۆیان بکوتن. ڤاکسینی سێم بۆ هەوکردنی سیەکانە، ئەم سیانە زۆر گرنگە، با خەڵکەوە بزانێ. ئێستا ژماری کۆی مرۆڤایەتی تقریبا خەریکە خۆی لە 9 ملیاردەیە، ئەم 9 ملیاردە چۆن دروست بووە؟ خۆ بە قەڵەم و کاغەز دروست نەبووە، بە ڤاکسین بووە. ئەوە ڤاکسین بوو مێژووی یعنی عمری بەشەری زیاتر ژماری بەشەریدا، لەبەرەوە زۆر گرنگە کە ڤاکسین ببێ بە دەرەجەیەک بۆیان، ئەوانی نەخۆشی درێژخایانیانەیە، ئەوانی کە وەزنیان زۆرە و نەخۆشی شەکرە و زەختیانەیە، ڤاکسینەکە زۆر گرنگە کە بیکەن. ئەجینە بەنسبەت خۆپاراستن و باسماکە بەنسبەت ڤاکسینەوە چارەسەرەکەشی تەبەن پەتایە ڤایرۆسە پێویستیان بە ئەنتیبایۆتیک نییە. من خۆم لە دوای 5 ڕۆژەوە 5 ڕۆژ ئەگەر کۆکە و ئەگەر بەڵغەمی هەبوو ئەنتیبایۆتیکی ئێمێ. دکتۆرە قسەیە چیە جارەیە کابراڵێت من مەناعی جسمم زۆر باشە لە ناو 10 کەسابم نایگرم، ئەم قسەیە چیە؟ بەڵێ ڕاستە، ئەو خۆی گرتوێتی پێی نازانی، ئەوە پیانەوتێ پاسیف، یعنی ئاکتیڤ ڤاکسینەکە لێ نایە، بەس خۆی مەناعی بەقوتە، کەسەکە ریاضیە یا جۆرە لە جۆرەکان هەنێک مەواد و جای پزیشکیە خۆیان ڤیتامینە ڤیتامین دیەکی باشی بەکارهێناوە، ڤیتامین دیەکەی لەسەر 75 ساڵەوەیە، ئەمانە مەناعیان زۆرە، زینکیان خواردووە زینکەکەیان باشە، لەبەرەوە ڕاستەکە لەوانەیە بەری کەوتووە ئەو ئاگای لە خۆی نییە، بە تونێلێکە هاتووە لێ یراوە، ئەم ڤاکسینی مەناعی تەواوی هەیە. ئێمە لە کاتی سەردەمی کۆرۆنا برادەرمانە بوو ڤاکسینیشی نەکرد بوو، دوایی کە ئەینەکەی کرد فەحسی خوێنەکەی کرد ئایجیجیەکەی لەسەر 70-80 بوو، بۆ چونکە بە بەردەوامی بەریەکەوێ. ئەوە ڕاستەکە، ئەو پێوتێ ئین ئاکتیڤ یعنی یا پاسیڤ، یعنی ڤاکسینیشنێکەکە ئەو ئاگای لە خۆی نییە، ئەوە پێوتێ مەناعی جەماعی کاتی خۆی لە کۆرۆنا زۆرمان باش کرد، ئەو بەشێکە لەو مەناعە جەماعیە. قسەکە ئیش ڕاستە. دکتۆر ئێمە ڤاکسینێکمان هەیە کە مرۆڤ یاسایی وەری دەگرێت بۆی بەرگری جەستێ بەهێز بکە بەرامبەر بەم پەتایە. حەزەکەم لەسەر مناڵم پرسیارەکەمانی منداڵان دەتوانن ئەم ڤاکسینە بەکاربێنن، هیچ مەترسیەکی نییە لەسەر لەش و تەندروستیان؟ ئەوانەی کە سەر و 2 ساڵن ئەتوانن ئەم ئەنفلۆنزا ڤاکسینە
ئەم پێکوتەی ئەنفلۆنزایە بکەن هەرچەنە ئەم ئەنفلۆنزایە کە هەیە خۆی بۆ دووسێ ڤایرەسە یعنی بۆ هەموو ڤایرەسەکانی عادەدی ڤایرەس زۆر لەوە زۆرترێکە کەمەوە تەسەورکەین کە تۆ پێکوتەکەت کرد ئیتر بە هیچ شۆرێک نەخۆش نەبی شتی وامان نییە لە دنیاە بەڵام ئەوەیە لەوانەیە ئەگەر ئەو کەسەی کە ڤاکسینەکەی کردبێت کوتانەکەی کردبێت ئەگەر ڤایرەسەکە بگرێت جارێکی تر بە هێواشتر یعنی ئەوەندە توند نەبێ نیشانەکانی لەسەری بۆیە من لەگەڵ ئەوەیەم کە پێکوتەکان بە شێوەیەکی گشتی نەک تەنها بۆ ئینفلۆنزا بۆ هەموو پێکوتەکان هەمویان بکرێن بەڵێ کەواتە حەزەکەمانی وەکو پزیشکیی باز بوون وەکو بەڕێوەبەری نەخۆشخانەی منداڵان ینی پەیامت چیە یاخۆت قسەت چییە بۆ ئەو کەسانەی کە لەم کاتەیە منداڵەکانیان تووشیان ڤایرۆسە بوون یان ئەگەر تووشیش نەبوون وەکو ڕێنمایەکی گشتی وەکو ڕێنمایی ئێمە دای منداوە لە هاوڵاتیانەکەین بەرکەوتنی نزیک ینی ئەوانەی کە مناڵێکیان نەخۆش هەیە و نیشانەکانی توندە نەنێرێتەوە بۆ قوتابخانە بۆ دایانگەکان دووهەم ئەگەر کەسێک لە ماڵەوە نەخۆش بوو گەورەکانی بچووکان بەرکەوتنی ڕاستەخواتە ماسکێک بکەن هیچ نەبێیان ئەگەر پژمین و کۆکە هەبێ ئەو درۆپانەی کە لە بەرەوەی لە ڕێگەی هەوا هەناسەوە گوازرێتەوە هیچ نەبێت بە کلێنسێک یا بە ئانیشکی خۆیان یعنی لە هەوای کراوەیە پژمین و کۆکە نەکەن یعنی وای لەکە ڕێژەی بڵاوبوونەوەکە کەمترە بێتەوە بەشێکی تری ئەوەیە کە هاوڵاتیان خۆیان لە خۆیانەوە سربەخۆ عیلاج بەکارنێن بۆ مناڵەکانیان یعنی نەچێتە شوێنێکەوە خۆی دەرمان بکڕێت بەلایەنی کەمەوە لە هەموو شوێنەکان ئێستا پزیشک هەیە ئەتوانرێ ببینرێت مناڵەکەی یان هەر نەخۆشەکانی تریش هەڵسەنگاندنیان بۆ بکرێت بەپێی هەڵسەنگاندنەکە بڕیار بدرێت لەوانەیە نەخۆشێک پێویستی بە هەندێک دەرمان نەبێت لە سەرەتاوە بەکاری بێنێت بەکارهێنانی ئەنتیبایۆتیک ئێمە زۆر جەختەکەینەوە لەوەی نەخۆش ئەنتیبایۆتیک سربەخۆ بەکارنێنێ لەبەرەوەی ئەمەی کە هەیە ڤایرەسە بەکتریایە لەوانەیەشە بەکاری بێنی سوودی لێبێ لە حاڵەتێکا سوودی ئەبێ لەوانەیە چەند ڕۆژێک تێپڕکە حاڵەتێکمان لەبێترێت سوپەر ئادت بەکتریال ئینفێکشن ئەگەر ئەوە ڕوویە ئەویش کە پزیشک و بەپێی پشکنینەکان ینی هەر لە خۆمانەوە ناتوانین پشکنینەکە بۆ دیێک لە ئاکاتەوە ئالەو کاتانەیە ئەتوانین دیاریک لە کۆتایی بەرنامەی سۆراغدا دەمەوێت ئەوەتان پێ بڵێم لە دەرئەنجامی ئەو گفتوگۆیانی لەگەڵ ئەو پزیشکە پسپۆرانە کردمان کە بەشداری بەرنامەکەیان کرد توانیمان ئەو ڕاستیە دەست بخەین کە ئەم پەتاوەرزیە ڕاستە ئاستەنگی و گرفت و لەشگرانی بۆ مرۆڤ دروست دەکا بەڵام تێدەبڕێت و کۆتایی پێدێ بۆ پێی کە پزیشکەکان باسییان کرد چەند ڕۆژێکی پێویستە تاوەکو کاریگەریەکانی پەتاکە و لەسەر نامێنێ بەڵام لەگەڵ ئەوەشدا مرۆڤ دەبێت خۆڕاگر بێ و ئیرادەی بەهێز بێ بۆ تێپەڕاندنی لەمە گرنگتر بەکارهێنانی ئەو ڤاکسینەیە کە بەشێکی پزیشکەکان جەختیان لێکردەوە کە پێویستە ساڵانە ڤاکسین وەربگرین بۆەوەی کاریگەریان پەتایە لەسەرمان کەم ببێتەوە و ئەگەر تووشی پەتاکەشبین کاریگەرەکەی کەمتر بێەوە دەبێت دایکان و باوکان چاودێری منداڵەکانیان بکەن لەم وەرزەدا خۆپارێزەکان بەباشی ئەنجام بدەن بۆی منداڵەکانیان دوور بن لەم پەتایە هەروەها یەکێک لە پزیشکەکان باسیەوەی کردکە بەشێکی ئەم پەتایە کاریگەری ڤایرۆسی کۆرۆنایە شێ بڵین کۆرۆنایە بەڵام بە شێوازێکی ئاسانتر لە جاران ئەمەش هەرجارێکی تر پێویستی بەوەیە کە مرۆڤ خۆپارێزی باش بکە و خۆی بپارێزێەوە تێکەڵی ئەو کەسانە نەبێکە لە دەور و پشتین بۆی ڤایرۆسەکە نەگوازرێتەوە بەگشتی هەمومان پێویستمان بە خۆپارێزیە خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن ئەمە قسە باوەکەیە کە بەردەوام جەختی لێەکەینەوە هەموو لایەکتان تەندروست باش بن لەش ساغ بن هیوای ئەوەتان بۆ دەخوازم ئەم وەرزی سەرما و سۆڵەیە بە لە شولارێکی تەندروستەوە بەڕێ بکەن خۆ ئەگەر تووشیان پەتایش بوون بەهێز و بە ئیرادە بن تاوەکو و بە ئاسانی تێپەڕێنن سپاس کە تاوەکو ئێستا بینەری سۆراغ بوون هەر شاد بن